ڕەنگە لە شکڵا شەڕێ بێ لە بینی یاخود لانەیە بێ لە بینی بەغا هەولێرە بەڵام کێشەکە لەوە گەورەترە کە لەسەر ئەم نادنی نەوت لەسەوەی کە ڕێژەی ئەو نوتەی ئەمەنیێرە چەنە ئەو چەند تەنازول دەکا ئەو چەند بوجدەکە ئایا و موچەکە ئایا نایە ئەمانە هەمووی شکلاتی مەسەلەکەن بەڵکو چاوەڕوانیەکەن کە تەنازول بە یەکتی بکەن هاوسەی پارتی ئێوێ یاخو حکومەتی هەولێرەوێ تەوازنەکە بە خازاجی خۆی بێ حکومەتی بەغاش چاوەڕێکاوتە ئاڵوگۆڕانی کە ئەگەر لە ئێران جێگۆڕێگەیەکی ئیجابی هەبێت لەم دانووسانانەیە بە خازانجی خۆی بێ ئەمە معلق هەماوەتەوە بەڵام ئەمەی کە ئاخر ئیتفاقیت ڕێکەوتن کە کردویانە لەسەرەوەی کە بڵێن موچەکە بدرێ بەشێکە لەوەی کە ئیتر لەوە زیاتر چاوەڕوانی بۆیان زەحمەتە ئەنی بەمعنە کێشەی ئەو کێشەیە ئەو مەسلەی کە لە نێوان بەغا هەولێرە هەیە وەکو خۆی ماوە ناتوانین بڵێن ئەو کێشەیە حەل بووە چونکە بەشێکی پەیوەندە بۆی کە حکومەتی فێدرالی فەشەری کردووە و بەشێکە لەوەی کە دۆخەکە هەڵواسراوە و معلوم نییە لایەنەکە ساغە بێتەوە وەزێکی هەڵواسراو کە ئایندەکەی چۆنە بێ ناتوان دە قسەیەکی جدی لەسەر بکرێ هەتاکو سیاسەتی ئەمریکا سەرجدی ئەمریکا لە مقابلی زێرێزەکانی ترە و تەوافقات لەگەڵ ئێرانەکە بەکوێگە ئەمە ماوەتەوە و بەڕێ من عمومی دۆخەکە هەموو لایەک چاوەڕوانی ئەوەیە